وەکو کورد ئێمە شانازیەکەین بە ئافرەتانەوە، چونکە ئافرەتان ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگیان بینیەوە لە هەردوو شۆڕشی ئەیلولی پیرۆز و شۆڕشی 26 گوڵان و بەڕاستی دایکە پێشمەرگە بووە، یعنی هاوکاری پێشمەرگە بوون، زۆر تەسحیان ناوە بەڕاستی، یعنی ڕێز و یعنی بە وشەیەک و دوو وشەی منیش تەواو نابێ، بەڵام ئافرەت جێی هەموو پیرۆزیەکە، چونکە دایکمان ئافرەتە، خوشمان ئافرەتە، کچمان ئافرەتە، خۆشەویستی یعنی بەڕاستی نەک بڵێم نیوەی کۆمەڵەوە زیاتریشە. وەڵا بەنسبەت ئافرەتانی کوردستانەوە تۆزێ باشتر، زیاتر سەربەستیەک و دیموکراتیەک لە ناو هەلێمی کوردستانە هەیە، بەس بەداخەوە وەکو حکوومەتی عێراقی فدراڵ تۆزێ ئەو شتە تەسک بۆتەوە، خاصەن ئەم ساڵانەی ئەخیری کەوە زیمامی حکم بەدەست کۆمەڵی خەڵکەوەیە، بەداخەوە وەکو چۆنەڵی خەنجەرێکی مەسموم لە ناو بەغایە، چونکە ئەوانەش لە هەموو حاڵەتێکە عێراقین و خوشکی ئێمن، ئافرەت دەبێت ڕۆڵێکی خۆی بینێ، بەڵام بەداخەوە ئەوە نابینێ، بەڵام لە هەرێمی کوردستان خۆشبەختانە یعنی زیاتر و باشتری ئەکەن ئینشاءڵڵا هەوڵیان بۆ ئەین و بەڵێنی ژەدەین، چونکە بەڕاستی ئافرەت حەقی هەموو شتێکی شایستەی حەقی خۆیەتی، یعنی بەڕاستی هەموو مافێکی پێ بدرێ. وەڵاهی من پەیامم بۆ شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی، شارە جوانەکەم، شاری پایتەختی ڕۆشنبیری، بەڕاستی سلێمانی وەصف ناکرێ ئەوەنە لە جوانیە، بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆر کەمە، یعنی وەکو چۆن ئەڵێ ئیرهابێکی فکری هەیە، یعنی قبوڵ نییە، بەڵام من لێرە بۆیە دەنگدەری سلێمانی خۆشەویست پیان ئەڵێم ئەم جارە ئینشاءڵڵا دەنگ بن بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان، لیستی ئاوەدانی ئاسایش، لیستی نەتەوایەتی، وەلەو سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە، بەڵام هەندێک لە بیرچوونەوە هەیە، بەداخەوە هیوادارم ئەم جارە دەنگ بدەن بە لیستی 275 و کاندیدی خۆتان کوڕی شارەکەم کە کوڕی چوارباخ و کوڕی ئیسکانم ئەحمەد سورداشی ژمارە 7 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان.